بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، لە ئەڵقەی دووهەم لە بەرنامەی بەدەم چاخواردنەوە بە یەوەی ئەرز و خۆشەویست گەشتمەوە. هیوادارم پڕسوود بێ بۆ هەموو لایەکمان ئینشاءالله. ئەم بەرنامەیە زیاتر دەستکاریکردنی فکرە و ئینجا کردار و عەمەل، ئەوەیە کە ئینسان بکەوێتە هەڵوێستەیەکی قوڵ لە خۆی و لەو دەستەواژە و لەو باس و خواسانەی کە لەم بەرنامەیە باسەکرێت. چەندە گرنگە بەلایتەوە، هەموو ئەڵقەکانمان لەسەرەوە ڕۆین ئینشاءالله. طبعا ئێمە کە بسم الله دەست پێکەین مامۆستا جارێکانەوەی عنیم ئێمە پەنا ئەگرینە خوای پەروەردگار لەبەرەوەی بەرەکەت لەو ئیشە هەبێت. یعنی کەوابوو یەکەم جار پەناگرتنە خوای پەروەردگار کەوابوو منە کاڵم بسم الله، یعنی هیچ ئیشێک ناکەم ئیلا بە ئیستیعانە بە خوای پەروەردگارون نەبێ. اینجا من تەبەڕوکی شتیا و بەرەکەتیشی تیا اقتدائیشە بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەتوانم بڵێم لەوە هەموو ژیانمانە بە بسم الله دەست پێ بکەین. چۆن؟ ئێمە کاتێ لە فەرمودەی بوخاری و مسلم هاتووە تۆ لە کتابی خوایە، هەر خوای پەروەردگار کە کتابەکەی خۆی ناردۆ بە بسم الله دەستی پێ کردووە. یەکەم ئایەت لە قورئانە بسم الله، لە هەموو سوورەتەکانی شاتۆ تەوبە نەبێت. پاشان کە ئێمە قورئانە خوێنین ئەبێ بە بەسمەلە دەست پێ بکەین. دێمە سەر دەستنوێژ ئەگرم بۆ نوێژ، لا وضوء لمن لم يذكر اسم الله عليه، پێغەمبەری خوا فەرمێ. ئەمە سنەتێکی عەمەلیە. دەستنوێژ مەگەر کەسێک لە بیری بچێت ئەم منا بە قەسد بیکەی ئەو ڕێیە بەهێزەکە و دەستنوێژە بێت دووارە بکەیت. و پێغەمبەری خوا فەرمێ لا وضوء، ئایا بۆ کەمالی یا بۆ صحەتەوە کاتێ مەنیال بۆم سنەتە بکەی. سەم الله وەکول بیەمینیک، مناڵەکانمان فێرکەین. ئەمە لێرەوە ئەمە نەبێ قسەیەک ئێمە لێرە بیکەین. ئێمە با بزانین ژیان بەبێ بسم الله ناڕوات. ئەو ئێتمەنانێت و گەندەڵی و شیرازەی خێزانتێک چوون، شیرازەی کۆمەڵگاتێک چووە، گشتی خوامان ناڵێم کول لە نەستەغفر الله، بەڵام تا ڕادەیەک لە ئیش و کارمانە خوامان لەبیر چووە. چونکە ئینسان خوای لەبیر بێت لە کار و کەسابەتی مخالفەی ئەمری خوای پەروەردگار ناکات. لە تۆ نابینی کەسانی هەن ئەو دەقەی کە خێزان پێکۆ ئەنێن، ئەو دەقە ڕۆنتاوانەکەن لە جیاوە شکری خوای گەورە بکات و کوڕ و کشتێکەڵەکەن و دەسەخەن ناویەک و پارە لە حەفلەیەکی ناشەرعیە سەرفەکەنەوە کەوابوو ئەڵڵای ئەگەر لەبیر بێ ئەوە ناکات. بۆیە لێرە بڕۆمە سەر ئەسڵی پرسیارەکەت. کەوابوو من کاڵێم لە نان خواردنتە لە ئاو خواردنتە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم إذا أكل أحدكم طعاما فليقل بسم الله، ئەگەر لەبیریشتان چوو لە کۆتایەکە بڵێ بسم الله في أوله وآخره. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ چوونە ناو مزگەوت کە ڕۆژانەیە ئێمە ڕۆینە مزگەوت ئەفەرمێ بڵێن بسم الله والصلاة والسلام على رسول الله. کەوابوو یەکێک لەوانەیە کە قورئان با بەکاربێنین بۆ شیفای بەدەنیشمان، هەر کەسێ هەر نەخۆشیەکی هەیە کە بەو بسم الله ڕاستکە لەگەڵ خوای پەروەردگارەوە یەقینی بە خوای پەروەردگار هەبێت، خوای پەروەردگار شیفای ئەدات. تۆم دوکانی چاویرکەیەت هەیە، خەڵکی کە چاوی کزە بێ بۆ لای تۆوانە ئەس بە نیعمەتی بینین تۆ چۆن هەستی پێ؟ نیعمەتێک گەورەیەوە هیچەوە شتێکە لە سەرەوە هەموو شتێکەوەیان. خۆت چاو کزنەوە خۆ؟ من بەرەوەڵا چاوم کزە، ئەس ئەینێک ناگەم چۆن حەزم لێ نییە. حەزم لێ نییە وەڵا. قەناعەتە پێ نییە. بسم الله الرحمن الرحیم کەی لە ئیشەکانتان؟ هەروەڵا سەرەوە هەموو شتێک ئێمە ژوورە بەیانیان زۆر وردە، یعنی ئیشی وردەیە بڵێن کە دەستەکەی بەو ئیشە بڵێن چاویرکەت دروستەکەن وانە؟ بەڵێ وای. بەیانیان بسم الله کەی هەموو جارێک هەموو بەیانەیەکەیکەم بە قەناعەتێکی یا ڕاهاتی؟ ڕاتون یەکەم شت ڕاتنە، بەس بە قەناعەتەکەش دەبێت هەموو شتێک هەموو جارێکم بەس ڕات بسم الله الرحمن الرحیم خوا بەناوی تۆ هەرەواکە هەموو بەیانی. کە ئیشەکانتەکەی ئیشێکی ورد کە زۆر ناڕەحەتی بەدەستیەوە، هەستەکەی کە بسم الله کەی ئیشەکە بۆ ئاسانەکە؟ لەو کاتانە نایکەم، ڕاست خۆشەوە لەو کاتانە نایکەم. بۆ؟ چونە خەیاڵمان نییە، لە خەیاڵمان نییە. باشە قوربان چاوم جان بەڕێز. دەرگای دەڕابەی دوکانەکەتەکەی دەڕابەش نەماوانە؟ بەڵێ کارەبایی وەڵێ. وەی دەرگای دەڕابە دوکان کەیکەیتەوە ئەو بڵێ یا ڕەبی خوا ڕزقم بە. بەتاشی دەروایە ڕاستەکە بەڵێ بەتاشیت. چۆن چیەکەیت؟ وڵی خۆی هەر هەموو بەیانیەکەیت هەر خۆی جوانە ئینسان کێتە
دوكانا جاي خويا أبي هر بناي بسم الله هر بلاي بسم الله الرحمن الرحيم لقاكم كيتو خويا جورا رزق تاع إن شاء الله فارس خير ملاك جوا هەستێک کردووە کە بسم الله شتێکی تایە کە بۆ تۆ جیاواز بوو بێت یعنی کە نەو کرد بێ هەستی پێ کرد بێت و کرد بێتە هەستی کرد بێت کە بەرەکەتێک ڕووی تێ کردووی بەتاشی دوایە چۆن بووە شتێک بەسەر هاتێکە لانیە خۆی جاری وایە تووشی ڕووداوە بووی بسم الله کردو دوعات کردو یعنی خوا فرات کەوتەوە هەستی پێ نەکردو خۆی ئینسانێک کار هەر هەموو کاتێک تێگەی ئەو وشەیە بڵێت کەسێکی پاک دەرەچێت تێگەی و بە هەر شوەیەکش بڕات دڵنیام لەوەی کە هیچ تووشی زەرمە لێ نابێت ئەم نیۆڕۆکە نانە خوارد ئەم بسم الله ئێوە بیر بێ بە بسم الله بکەیت إن شاء الله إن شاء الله لا خزمة عمر رزم شعرك ئێستا ماشەڵڵا نەفەرەکانە هەمووی قەپات بوو ئەڕۆیت وانە بەڵێ وتی چی بسم الله بسم الله جان بەڵێ دائما يليت هەرە وەڵا دایما پشت بەخوا بەستی براگەوری وەختێ خراپکاری بەرپا بێت لەبەر نەبوونی زەمانێکی باشە کە بە سەرەتایەکی باش دەستمان پێ نەکرد بێت ئەو زەمانە بریتێ لە بسم الله الرحمن الرحیم مجربە ئازیزان تاقی بکەنەوە بزانن چەندە بسم الله الرحمن الرحیم بەرەکات و فیوضاتی ڕەبانی لەگەڵ خۆیان هەڵگرتووە بزانن چەندە مشکلە و کێشەکانی ژیانمان پێش قیامەت بۆ حەلەکات بزان چه ذکرێکی گەورەیە کە ئینسان بە بسم الله هەموو کارێکی خێر دەست پێ بکات باشی برام ئێستا دەستێک کرد بەو لەفەیە و یاخوا عافێتە سپاس دەکەم بیرە بوو بسم الله بکەیت نا نەبوو لە ناخواردنا بیر دەکەوێتەوە بسم الله الرحمن الرحیم بکەیت تا حدی لە هەنێک کاتێ بەڵێ و لە هەنێک کاتێ نەخێر چاری وازان ئەو نۆ برسیە بۆی کە نانەکە بینیتر بیری یەخش نامێنجگە لەو نانێکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوشی بۆ حەلکردنە لەگەڵ نیویشا بیرتان کەوتەوە بەڵێ بسم الله بکەن وانە قسەکە دروستە ئێستا لەفەکەی تۆ تقریبا گەیشتە نیوی وانە تا حدێ دەبڵێ بسم الله الرحمن الرحیم بسم الله الرحمن الرحیم دەست خۆش سپاس دەکەم باشی قوربان چۆنی پشەی گیان وتێ بسم الله بسم الله دەبڵێ بسم الله دەی باشی قوربان گیان ڕێزی مامۆستا لێمان تێک داواکەمینا ئاساییە بسم الله الرحمن الرحیم لە خواردنە لە جلوبەرگ لەبەرکردنا لە ژیان لە سیارە لێ قوڕینە سیارەت هەیە ئەرەوەڵا هەستەکەی یعنی شتێکی جیاوازە بەرەکەتێکی تایە بۆ تۆ بەتاکیت ڕسقە ئەو شتێ ڕسقی تیاابێ بەرەکەتی تیا تاوان خی گەورە بۆ تۆی داناوە هەڵبەتە ڕسقێکی تایە بۆ بیری بسم الله هەیە بەتاکیت بەیانیان پێش ئەوەی سلفی لێ بم ئەرەوەڵا ناوی خوایانم بسم الله عندما تبدأ يعني باشتغال السيارة ايه شلون تبدأ؟ يعني مثلا شغل السيارة عادي عندي أشر مثلا صوت إلى أن هذا شغل السيارة يعني قصدك تبدأ ببسم الله أي بسم الله طبعا شلون تقول؟ بسم الله لا إله إلا الله الحمد لله وعندما يعني يا الله يا الله يا الله هيك مثلا السيارة ما يشتغل يعني عطل أكو فكرك يعني أكو عطل يعني أكو فكرك يعني تقول بسم الله الرحمن الرحيم بلكي يشتغل ايه طبعا واي بعض المرات مثلا يا رب ان شاء الله بك تشتغل اي يعني صار شيء اي يصير مرات عندي ما تقول ربي ليش ما تشتغل مثلا انا اقول ربي يا رب ان شاء الله تشتغل ان شاء الله اي كلها اطلب من رب العالمين مرات من اسوق مثلا ارجع بيك ما ادري شنو اقول يا الله يا الله على مود شيء يعني على مود اي شيء انا يعني هاي من بدون يعني تفكير يعني لا سنة تطلع هي من كلمة من لساني شكرا زماني من درجة يا الله احنا انا شلون احنا بيت شرستاني احنا خالي رجل دين امام يحيى شرستاني امام مستشفى رشيد العسكري نعم يعني احنا بيت عائلة دينية
يعني شلون بغداد احنا عايشين. يعني بسم الله دائما في بيوتكم. طبعا احنا يعني خالي امام رشيد العسكري كان يعني كله يعني شلون نقول قرائن، حتى كان عندي والله لو عندي قرآن كان انطيتك. توفى عندنا خال زوجتي اخو زوجتي، رحت طبعت له قرائن ووزعت للناس. هسه تروح شو تقول؟ هسه تروح يا الله. بسم الله بسم الله. بسم الله. بە کۆمەکی و یارمەتی تۆ یا ئەڵڵاه دەست بەم کارە ئەەکەم. ئەم بە ئەی بسم الله بۆ ئیستیعانە و کۆمەکیە. ئیسم لە سمووە وەرگیراوە کە بەرزیە و نیشانە و علامەتە. ئەڵڵا ئیسمی جەلالێ و تاکە و علەمە، دەلالەتەکە لەسەر هەموو ئەسمائی حوسنا و صیفەتە باڵەکانی خۆی تەعالا. ئەم ناوە مبارەکە هەموو جەلال و جەمالێکی تێدایە. ولله الأسماء الحسنى فادعوه بها. الرحيم ئەو زاتە گەورەی کە ڕەحم و بەزەی یەگەێنێتە هەر کەسێک بێوێت، هەر کەسێک داوای بکات لەبەرەوە بیرمان نەچێت. هەمیشە بسم الله الرحمن الرحیم ویردی سەرزوبانمان بێت. خۆتە با برام. باشی برام. بەیانیان ئەمە لەگەڵ تۆ یەک پرسیار لێکەم. بەیانیان کام شێلمە کوڵێنی؟ بسم الله بۆکەی؟ جاری وایە لە بیرمەشەیە جاری وای یکەم. هیچ بەرەکەتێکە لە بسم الله بینیوە شتێک یعنی بسم الله الرحمن الرحیم هەست بە چیەکەی کە بسم الله الرحمن الرحیم ئەەکەی؟ هەستەکەی شتێکی ینی دڵ فراوانە بێ و ینی هەستەکەی کە لێتێکی لێنیت و بەرەکەتی تێگەێت. ینی پێشەوە بیرتە هەر بە ڕۆتین ئاوا فێر بووین ئەڵێن بسم الله الرحمن الرحیم. هەشتێکم بسم الله لێکەم نەگەرەوە هەشتێک بیکەم بسم الله لێکەم. زۆر سپاس دەکەم. باشە قوربان. حاڵە بەروا پرسیارێکی بسم الله لێ بکەم. باشە لە ژیانی ڕۆژانەتە چەندێک بسم الله الرحمن الرحیم ئەەکەی یعنی بیرتە ئەم ئایا هەر وەکو شتێکی دینیە وەکو شتێکی ڕۆتینیە وەکو شتێک یعنی تۆ زۆر کات 100 جار 70 جار 120 جار ئیتر بەڕێە ئەڕۆم لە نوێژەکانە ئەیکەم. بەیانیان هەڵەسی لە خۆ یعنی کە ناخۆیت. بەڵێ سیارەتەیە؟ بەڵێ کە ئیشی پێکەم یەکسەر بسم الله الرحمن الرحیم خۆیان بەناویتەوە. هەرچاگەر بۆ دەکەی هەڵایە و پەکی کەوت. سۆتفەیە بیریشمە چێت. ئەزانم کە لە ئیش کەوتووە. بەڵێ یەکەم شتێ دەسەبەی بۆ مەکینەکەی بڵێ ئەڵێ خوای یارمەتی بە بسم الله الرحمن الرحیم. هەموو کاتێنە هەموو کاتێنە هەموو کاتێ بیرم نیە. سپاس دەکەم. خوشکی بەڕێزم جەنابتان کە یەن بۆ بازاڕ بەڵێ هەستێکی پێویستە بۆ یەکە بسم الله الرحمن الرحیم بەڵێ کردیشم. بسم الله الرحمن الرحيم لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. ودعاء بوكي أو دعاء هموش تيك يعني خير وبركة أتشيت بازار يتر توشي شتنا خوشنا بيتو رزقه أواني وانا واردن وشكاري جيانا بلي قلبي رمتشو بلي بسم الله الرحمن الرحيم أوله وآخره أوسطه. أعوذ بالله من الشيطان الرجيم إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا والله عزيز حكيم. أم آية مباركة وقت نازلة بيت هست بمعيته لقلبوني خواي قوريها أكيد وبيغمبرك إخوا كحزرتي محمد المصطفى صلى الله عليه وسلم
لەگەڵ حەزرەتی ئەبوو بەکرا لە ئەشکەوتی ثەورە. ئەبێ بۆ ئەم چیرۆکە بگەڕینەوە بۆ ئەوەڵ بزانین لەگەڵ خوابوون چۆن دەست پێکات و ئەم زیکر و یادی خوای گەورە ئینسانە گەیەنێتە چ مەقام و چ پلەپایەک. وەختێ سوورەتی تەبەت یەدا ئەبی لەهەب وەتەبدا ئەبەسێت. ئەم سوورەتە خۆشەویستان سەرزەنشتێکی زۆر زۆر گەورەی تایە بۆ ئەبوو لەهەب مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئوم جەمیلی خێزانی کە ئەم سەرزەنشتە دیارە لێرەیە کاتیەوە نییە مەباسی ئەو سەرزەنشتە و ئەو ئاەتانە یا تەفسیری ئاەتەکان بکەین. ئوم جەمیل کە زانی سوورەتێک دەربارەی ئەو ئەبوو لەهەب هاتۆتە خوارە و سەرزەنشتی ئەوانی تایە وەکو لە سیرەیە هاتووە فەرمێ بەردێکی گەورەی هەڵگرت چوو بە دوای پێغەمبەر ئاگەرا صلی الله عليه وسلم وتیان لە لای کەعبەیە دانیشتووە کە ڕۆشت هەر لە دوورەوە شعرێکی بە پێغەمبەراوت صلی الله عليه وسلم مذمما ئەبەینا وأمره عصینا. دیارە خەڵکی مەکە کافرەکان و قوڕیشەکان بە پێغەمبەریانەوت مذەمەم یعنی زەمکرا و حاشا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لەبەرەوە وەختێک ئوم جەمیل کە ڕۆژ بەردێکی گەورەی پڕبەدەستی خۆی هەڵگرت هەڵی گرت و ڕۆژتە ناو حەوشەی کەعبە کە حەزرەتی ئەبوو بەکر ئوم جەمیلی بینی وتی یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەوە ئوم جەمیلی ئامۆژنت هاتووە نیەتیشی خراپ بچووکە بەردێکی پێ و بەڕق ئەستوری هاتوتە ناو حەوشەی کەعبە بە دوای تواگەڕێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو ڕیوایەت هاتووە فەرمێ لە ڕیوایەتەکانە فەرمێ من نابینێت لە ڕیوایەتێکی تریشانە فەرمێ مەلائیکەیەک باڵی درێژ کردووە بۆ ئەوەی کە من داپۆشێت و بە هیچ جۆرە من نابینێت. خۆشەویستان ئەمەوێت لێرەوە باسی ئەو مەعیەتە بکەم کە لە ئەشکەوتی سەورا ڕوەدات. ئەویش بەو جۆرەی کە حەزرەتی ئەبوو بەکرە بینێت ئوم جەمیل یەتە ڕاسەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە حەزرەتی ئەبوو بەکر ئەڵێ ڕەفیقەکەت لەکوێیە مذەمەما ئەبەینا وأمره عصینا. مەبەستی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەکوێیە محەممەد ئەوی جوابی نایەتەوە ئەڵێ ئەگەر پێی بگەم بەم بەردە ئەکێشم بە سەریە پیایە ئەکێشم. حەزرەتی ئەبوو بەکر ئەم حاڵەتە زۆر زۆر سەیرە ئەبینێت ڕووداوێکی زۆر سەیر ئەویش ئەوەیە کە خوا پێغەمبەری خوای و پێغەمبەرەکەی خۆی داپۆشیوە. ئەچینە ناو باسی دووهەم کە بریتێ لەوەی وەختی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێ بۆ ئیسرا و میعراج کە ئەگەڕێتەوە خەبەرێن بە حەزرەتی ئەبوو بەکر ئەبوو بەکر ئەزانی ڕەفیقەکە چیەڵێت و هاوڵەکە چی باسەکە باسیەوە کە ئەڵێ من چوومەتە ئاسمانەکان و چوومەتە بەیت المەقدیس و پێغەمبەرانم بینیوە شتگەلێکی زۆر زۆر باسەکە. حەزرەتی ئەبوو بەکر فەرمووی ئەگەر پێغەمبەر فەرمووبێتی ڕاست دەکات هەر پێشەوەی پێغەمبەر ببینێ بە سەراتەکەی بۆ بگێڕێتەوە صلی الله عليه وسلم ئەگەر ئەو فەرمووبێتی ڕاست دەکات. لێرەیە بەلەی سەدیقیەت بە حەزرەتی ئەبوو بەکرە درێت و ئەو مەقامە بەرزە بە حەزرەتی ئەبوو بەکرە دێت مادەم لە دوو مەقامی گەورەیە ئەو پێغەمبەری نەبینیوە صلی الله عليه وسلم و گەشتەی کردووە بەڵام تەصدیقی پێغەمبەرایەتی پێغەمبەری کردووە ئیمانی بە غەیب هەیە ئیمانی بەوە هێناوە کە پێغەمبەری خوا هەرچی هێناوە لەلایەن خواوە هێناوێتی. بەشی یەکەمیش بینی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن داپۆشرا بە مەرحەمەت و سۆز و میهرەبانی خوا کە ئوم جەمیل نەیبینی. و قۆناغی سێهەم پێتان ڕاگەیەنین کە چۆن مەعیەت و بسم الله و لەگەڵ خوابوونا چ ڕووداوێکی زۆر گەورە ئەبینین لە ئەشکەوتی ثەورە. وەختی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ حەزرەتی ئەبوو بەکرە ئەچنە ناو ئەشکەوتی ثەور ئەو بوو کە قوڕیشەکان بە دوای پێغەمبەرەوە بوون صلی الله عليه وسلم کە کۆچ نەکا بۆ مەدینە و لە ڕێگایە لە ناوی بەرن 100 وشتریان کردو بە خەڵات هەر کەسێکەوە بیان دۆزێتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە لە سایی خوای گەورەیە و هیچ باکی لەوە نییە چونکە ئەو مەعیەت اللهی کە باسمان کرد لە ئاەتەکەیە و قورئان تەکید لەوە ئەکاتەوە کە ئیمانداری ڕاست و پێغەمبەرێک لەگەڵ حەزرەتی ئەبوو بەکرە لە مەعیەت و لە سایی خوای گەورەیە و هیچ باکێکیان نییە. بەڵام حەزرەتی ئەبوو بەکر هەر ئەترسێ لەوەی کە پێغەمبەر زیانێکی بەربکەوێت هەر بۆیە ئەترسا لەو حاڵەتە. بەڵام ئەوە بوو بینی کە قوڕیشیەکان چۆن هاتنە بەردەم ئەشکەوتەکە و نە پێغەمبەریان بینی و نە حەزرەتی ئەبوو بەکریان بینی هیچ کامێکیان نەبینران و هەردووکیان داپۆشران بە مەرحەمەت و سۆز و میهرەبانی خوا. لەبەرەوە چیرۆکەکە جارێکتر باسەکەمەوە کە حەزرەتی ئەبوو بەکر شاهیدی ئەوە بوو کە ئوم جەمیل هات
پێغەمبەر صلی الله علیه و سلم شارایەوە و نەبینرا خوای گەورە دایپۆشی لە ئیسرا و میعراج تەصدیقی پێغەمبەری خوای کرد صلی الله علیه و سلم لە جاری سێهەمیانە حەزرەتی ئەبوبەکریش ئەچێتە ئەو سایەی خوای گەورەوە و دەرناکەوێت و ئەوە بوو کەوا هیچ کامیان قوڕیشەکان نەیان بینی و هەر بۆیە مەقامی حەزرەتی ئەبوبەکر مەقامێکی زۆر زۆر گەورەیە چونکە تەصدیقی پێغەمبەرایەتی کردووە لە هەموو مووقیفەکانە و ڕاستێتی نبووەت و پێغەمبەرایەتی خوای صلی الله علیه و سلم ڕاست زانیوە و تەصدیقی کردووە. ئەمەش ئەومان پێڵێکەوە لەگەڵ خوابوون نزیک بوونەوە لە خوای گەورە ذکر و یادەکانی خوای گەورە ئەمان خاتە ئەو پلە و مەقامانەی کەوا یەقینیاتێکی گەورە بۆ دڵی ئینسانی ئیماندار دروسە بێت و مسلمان لە سایەیە ئیسراحەتێکی ڕۆحی گەورە لێرە ئەکات و ئەجر و پاداشتێکی گەورەش لە ڕۆژی قیامەتدا دەستەبەرەکات. سەرەتا کە تۆ ئەم کتێبانە تەفرۆشی بەیانیان ینی هەستەکەی بسم الله الرحمن الرحیم ضرورە بڵێ بسم الله دەست پێ یەکەم بە ئیشەکەم؟ بەڵێ هەموو بەیانی هەروەڵا هەموو بەیانێ ئەوە بسم الله ناوێکی خوای گەورەیە بێ بسم الله کەی بسم الله الرحمن الرحیم کەی ضرورە بۆ هەموو ئینسانێک بۆ کاسبی بۆ ئیش و کار بۆ کابرای جوتیار بێ بۆ کابرای کرێکار بێ بۆ هەموو شتێ ضرورە. ئەو کتێبانەی فرۆشیت کتێبی تایە ینی باسی بسم الله الرحمن الرحیم باسی ذیکرەکان بکات ینی ژیانی پێغەمبەران و فرۆشیاری باشە؟ بەڵێ خراپ نییە باشە ژیانی پێغەمبەرانەیە کتێبە فقێکان مەجموعەیەکمان لایە باشە بەش بە حاڵی خۆی لەخوا بەزیا بێ سەرچاو بڕێ. بێزەحمەت جەنابەت بسم الله الرحمن الرحیمەکەی کە ئەچی بۆ بازار کە سیارە لێ خوڕی کە ئیش و کارەکان دەکەی؟ بەڵێ لەبەرەوەی بسم الله شتێکی پیرۆزە و لە هەموو شتێکە چۆن لێ بەرەکەت ئەکەوێتەوە ئیشە و لەبەرەوە پێویست بسم الله بکەین. ئەی کە سیارەکە لێ خوڕی هەستەکەی کە ئەمینتری بەوەی کە کاتێ بسم الله دەکەی؟ بەڵێ یەکمان وایە ڕاست. چۆن ینی؟ هەست بە ئیتیمانی نانەکەی چۆن ینی ئینسان کە بسم الله کرد هەستەکە بەرەکەتە لەو ئیشە هەیە وەکو وەنێکە بسم الله نەکەی ئەگە بسم الله نەکەی ئەو بەرەکەتە ناکەێت و ئیشەوە. ئەستان خۆش ماشەڵڵا ئەم نیعمەتانە کە تۆی فرۆشی بەڵێ ینی هەموو شتێکی تایە لێرە نیعمەتانەی خواڕشتێتی لێرە طبعا ئێمە هەر کرێ ئەوە وەرەگرین کە بەڕاستی ینی کرێی شتەکە وەرناگریتە تۆ ئەو نیعمەتە بە هیچ کەسێ دروست ناکرێ وایە؟ وایە ڕاست. بەڵام هەر ئەوەنەیە وەکو هەدیەک تۆیی بە خەڵک وایە ڕاست. ئەم شتانە هەستی پێکی کە تۆ ڕۆژانە بسم الله الرحمن الرحیمەکەی دوکانەکە دەکەیتەوە؟ ئارە وەڵڵا ئەڵێم بە ناوی خۆی گەورە بەخشنەوە مێرەبان بسم الله الرحمن تەوەکەل عەلە الله توكل على الله. بەرەکەت لێ بینیوە بسم الله. ئارە وەڵڵا بەرەکەت چۆن بەرەکەت لێ نابین ینی شتێک بیر نییە دەربارەی بسم الله کە خوا لە شتێک لای یابی بسم الله الرحمن الرحیم. ئارە وەڵڵا لە حادیسێ جارێکیان لە منتیقەی ناوپارێزینێکم لێ قۆما بە ماڵ و مناڵیشەوە وەڵای گەشتم کە خەریب بوو بکەمەوە یا الله یا ئەڵڵایەکم کرد خوا ئاگای لە یا ئەڵڵەکە لەو هینە نەجاتیە. بەیانەکەی ئەگەر بیرێ بێت بسم الله الرحمن الرحیم کردبوو سیارەکە لێ خوڕی وەکو بزانیت؟ ئارە وەڵڵا کە وەختێ دەستە بم بۆ سوجد بسم الله. نێژبیانیشە کردبوو. ئارە وەڵڵا بێ ئاقا لێفەرم لە خزمەتتان شتێک بکەن. شێخ عەبدولقادری گەیلانیە فەرمێت نابێت یەکتاپەرستی لە دەرگای ماڵەوەدا بێت و هاوڵدانانیش لە ناو ماڵ چونکە ئەوە دووڕوویە کە دەڵین بسم الله با بە تەنها زمان نەبێت و قەناعەتی قەلبی لەگەڵا بێت. نابێت زوبان تەقواداری پیشان بدات و دڵ خەریکی خراپە بێت. زوبان شکر پیشان بدات و عەرزی شکر بکات، دڵ بەرپەرچی بداتەوە و پشت لە شکر بکات. ئیمانداری ڕاست شەیتان ناناسێ هەتا ئیطاعەتی بکە. ئیمانداری ڕاست شەیتان ناناسێ هەتا ئیطاعەی بکات. تام و چێژی سێوێکمان پێناگا تەنها بە بینینی لە دەرەوە ئەگەر نەیخۆین. بسم الله تێکەڵبوونە بە ناسینێکی تەواوی خۆی تەعالا و پشت پێبەستنی تەواوە بە حەق تەعالا. ئاخر ئەو پەرداخە ئاوی ئەی خۆیتەوە هەموو دڵۆپێکی لە هەڵمی دەریاوە هەتا گەیشتنی بە پەرداخەکەی تۆ هەزاران کیلۆمەتر و هەوراز و نشێوی کاریگەربوونی جیاوازی بینیوە. چۆن بسم الله و سوپاسگوزاری خوای گەورە لەسەر ئەوە ناکەیت. حەڵاڵی ڕزق مانایەکی تری بسم اللهە.
سڵاوتان لەبێ وەختێ مریشک سرە بڕن بسم الله الرحمن الرحیم ئەکەن ئەڵێ چی بسم الله الله أكبر هەموو جارێکە مریشکەکانتان سرە بڕن ینی ژمارەیەکی زۆر سرە بڕن بەڵێ ینی ڕۆژانە چەندەها جار زیکری خوای گەوراکەن بسم الله الرحمن الرحیم زیکرە عیبادەتە بۆ ئێوە ینی وەکو زیکرێکی بەردەوامە دەسرێت ڕۆژی چەند جار بسم الله کەن ئەوە سری ئیشەکەتانە حەساب دێڵێن بەڵام ینی دیارە ڕۆژانە زیکرێکی زۆر زۆرەکەن کە بسم الله الرحمن الرحیم کەنوانیە بەڵێ هەر مریشکە گەسەری ئەبڕی بسم الله اوكي بسم الله الرحمن الرحيم بسم الله الله أكبر الرحمن الرحيم يعني تور رحمي بيجي بسم الله الله أكبر بسم الله الله أكبر بله همو روشه همو مريش كبير ده بله تستنفر بيها أي وسامان أقل بيته بيش وزحمة اليوم وقت يمريش كان سر برن توشر بيري بسم الله تيم أي شلون أرم علي شيء بسم الله الله أكبر بسم الله الله أكبر همو مريش كيليت همو مريش كيس هستكي كوقت يم ذكراك يزور رزقي خوات يعني زيادة بركة يعني رزقي خوات فراغنا لا عربي بيشي كيجا بيسا بيسا ذكري خوات والله بس نقول فرصنا الله بلا فرصتو مريش كريوانيا والله بلا كان مريش كانا كريتو يبيتو مالو هستكي ك ئەم نیعمەتەی خوا پێویستی بۆیە کە شکری لەسەر بکەیت بەڵێ زۆر پێویستی پێوێتی ئەوێ لە هەموو خواردنێکە لە هەموو شتێکە بسم الله بکەیت چونکە لەبەرەوەی زۆر شتەی ئێستا باڵم دێ بڕین ئەم پەلەوەرە کە مریشکە خوا مسەخەری کردو بۆ ئێمە بەس شتانێک هەیە کە مسەخەر نابێت تۆ نەعامەیە مسەخەر نابێت تا ئاوەسەر بە بڕێ و بخورەوانیە بەڵێ یعنی بیری ئەم نیعمەتە چەند جار ضرورە بۆ ئینسان بیری بکەوێتەوە کە بسم الله بکە و شکری خوا بکات لەسەر نیعمەتەکان هەموو کاتێ لە هەموو شتێکا بێ ئێمە هەر لە کاتی تەنگانە خوامان لەبیر نەبێ هەموو دقی خوامان لەبیر بێ لە هەموو شتێکا بسم الله کەین لە هەموو کاتێکە یادی خوامان لە دڵا بێ سەرچاوم باگیان تۆ ئایشە فرۆشیوانیە بەڵێ پارەس پێ با لەگە جەنابدا ئایش بۆ تونکردنەوەی ئینسانەکەەوە تونند و تۆڵ بێ کاڕوا بەڕێوە وایە بسم اللهش بۆ تونند و تۆڵکردنەوەی ژیانمانە کە خوابمان پارێزێت زۆر ڕاستە بسم اللهکەی کە دوکانەکەتەکە بەڵێ بە تاکید کە ئەو دقەیەکی لەگاکەین بە قوفڵی دوکانەکە بسم الله کەین بە ناوی تۆ خوایە بسم الله دوکانەکەکەینەوە ئەی سیارەت هێش کرد بەڵێ هەر عین حساب خوڕی هەستی کردووە کە ئەگەر عەتەڵێک شتێک ڕوویا بێت ناو سیارەکە دابەزی بیت سیارەکەت کردوتەوە بۆ دەکەیت هەڵاوە تۆ سێرەکەی مشکلەکەی نەوتووە بیریەوە بۆ بڵێ بسم الله اینجا دەستکەی بزانین چاکی بکەین بەڕاستی هەر کردومانە بسم الله ماوەگەر کردووە بەڵێ شتێک بەسەر هاتێک لانیە کە خوا پاراستی بێتی بۆ بۆی کە بسم الله کردووە دوعایەکە کردووە شتێکە کردووە دائیمە نمونەیەکە بێنەوە من چوومەتە دایرەیەکەوە ئیشەکەم هەستم کردووە لەوانەیە عەتەڵێکی تێ بکەوێ هاوارم کردو خۆیان بە ناوی تۆ ویشەم بۆ ئاسانکەی سوپاس بۆ خوا کارەکەم ئاسان بوو هاتوو بەدەستەوە ئێمەین درەختەکانە چینی درەختەکانە نێژین بەس ئێمە نین ئەو قووەت و ئەو قودرەتە گەورەی کە سەوزیان بکەین کە بەرهەمیان بێنین کەوا ئەو هێز و جوانی پێ ببەخشین بتوانێ مقاومەی گەرما و سەرما و ڕۆژەکانی ژیانی خۆی بکات بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی شیرینی ئاماژە بۆ کات کە فەرمێت ئەگەر زانیتان ڕۆژی قیامەتیەت وا دنیا ئاخرە بێت و ئێوەش درەختێکی بچکۆلەتان بەدەستەوەیە هەوڵبەن درەختەکەتان بچێنن مەڵێن تازە فرایەوە ناکەوێتەوە بیچێنین چکە جاری وهەیە دارخورمایە کە تۆی چێنیت وەکو ئاماژەی پێکراوە 20 ساڵیەوە تاوەکویەتە بەر بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت بینێژن کە ناشتان ئێوە حەقی هیچتان نییە تەنها ئەوە نەبێت کە ئەیچێن و ئەینێژن
کەواتە بە ناوی خواوە هەر شتێکت کرد بسم الله بۆ هەر کارێک کرد لێتر تۆ تەسلیمی خوای گەورەیەکەیت. ئەم ئاماژەیەکی زۆر قوڵ و وردە بۆ ئێمە کە هەرچی شتەکانمان هەیە کاتێ تەسلیمی خوای گەورەیەکەین خوای گەورە خۆی سەرپەرشتی ئەو کاری ئێمە ئاکات و وەلیتوسنا عەلا عەینی هەروکو چۆن حەزرەتی موسا حەزرەتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم هەموو پێغەمبەران هەموو خواناسان بە چاودێریکی ورد و قەدەرێکی ورد خوای گەورە نەخشەی بۆ کێشاون ئێمەش بە هەمان شێوە لەبەرەوە بە ناوی خواوە پێ بە هەموو قەدەرەکانی خۆمان نابرین و هەنگاوی قەدەرەکانمان بە ناوی خواوە بێت. کاک سەروەر ئێوە لەم قەبرستانە بڵین زیاتر خەریکی گۆڕ هەڵکەندن و ئەو ئیش و کارانەی کە ئێرە پێویستێتی یعنی ناوی خوا زۆر هێنن لێرە کە وەختێ جەنازەیەکە نێژن بسم الله الرحمن الرحیم ئەکەن کە قەبر هەڵەکەنن بسم الله ناوی ئەڵڵا یعنی ئەم زیکرانە لای ئێوە چیەگەێنێت؟ ڕاو زیکرانە زیکرێکی پیرۆزە سەرەتام بە خێراتنی کەناڵەکەی جەنابتانەکەم بۆ هێرا من وەکو شخصی خۆم گۆڕهەڵکەن نیم ئەمە شوێنی دوکانی باوکی ڕەحمەتیم بووە و بە ئیشەکەش و بە کارەکەشەوە شانازی پێوەگەم بەڵام لێرانە لە دوای وەسێتی خۆی کە من هاتوومەتە ئێرە و یارمەتەیەکی خەڵکی فەقیرە و هەژار ئێم بەڵام بەڕاستی شتێکی زۆر جوانە ئێمە سەرەتا کە هەرموو جەنازێک و خێرخوازێکیش کە لەگەڵ یابین و یان وەکو ئەوەی کە ئیشەکەمان کە لێرە بێت و یارمەتی کرێکارەکان ئەم لێرە بۆ نمونەش جەنازەی تەسلیم بە خاشیەکەین ئەڵێن یا ئەڵڵا لەو کاتێک کە جەنازەکە تەسلیم بە ناو گۆڕەکەکەین ناوی یا ئەڵڵا ئەێنین لەو کاتا کە جەنازەکە هەڵ ئەگرین دایەنێن ئەڵێن بسم الله بسم الله الرحمن الرحیم واتە بە ناوی خوای گەورە و میرەبان شتێکی باشە یعنی شتێکی پیرۆزە دوجاریش ئەمە مەزڵگەی کۆتایی هەموو مرۆڤەکانە ئیتر ئەمە ئاخر یعنی لێرەشا ئێمە هەست بە شوێنێکی بێدەنگەکەین یعنی دوورین لە هاژەهاژەوە دایمە لەگەڵ ئەم مردوانە و هاوڕێکمان لێ هاتوو حەقەتێک لەم سام شخصی خۆم زۆر حەزم بە قەڵەباڵەغی نییە یعنی جەنابە وەرە چەند سەعاتی لێرە بە یەم نەبیتەوانێ ئەمە قسەی منە بۆ جەنابتان دیاردەیەکی سیر شتێکی سیرت لەم گۆڕستانە بینی بێت چۆ ساڵانێکی زۆرە لێرە لە ئەم شوێنەیە ڕەنگە ئیشە کرد بێت شتێکە ئەگەر لەبیر بێت کە سیر و عەجایب بوو بێ لەلات وەڵای من باگەڕینەوە ساڵەکانی 95 و 96 تەبەن من خۆم پێشمەرگێ دەمێکە پێشمەرگەم ئەو کاتە بڵێن پێشمەرگە بووم ڕۆژیان هاتمۆ لێرە لەگەڵ باوکی ڕەحمەتی مابووم ئەو کاتە بڵێن ئەمدی خوای نەکردە بوو جەماعەتی هاتن بۆ قەبر لەم بەرزایی سەرەوانێ بچین قەبرێکیان بۆ هەڵکەنین کە قەبرەکەمان هەڵکەن وتی ئەمە دایکمانە ساڵی 87 شەید بووە لە لای دایکمانەوە قبری باوکیشمان هەڵکەنی ساڵی 87 بۆ 96 تەمەن 8 ساڵەکە بەڵێ کاڵمان کە چوینە خوارەوە زستان بوو تەمەن لە لای سەری ئەو قەبرەی تر کە ساڵی 87 شەید بوو کە چوینە خوارەوە بەڕاستی قەبرەکە بڵێن داڕمە لە بەشی لای سەریەوە سەری دەرکەوت کە سەری دەرکەوت دوجار کفنەکە دەرکەوت خوێنم بینی بڕوا دەبێت چۆن هەنارێ ئەوە قاشەکەی تک هەناری خوێنی لیەتکیە تۆزێ سام گرتمی من لەوە بوو بەڵێ خوێنی تەر دوای 9 ساڵ بەڵێ بە چاوەکانی خۆم بینیم ئەمە خوش ئاگای لێتی لە وەزع و یەکیشان لەوانەی لەم تەلەڤیزیۆنەوە جەماعەتی مە و مردووە حورمەتم مێژوان تێمەوە بێتەوە یادیان بەڵام منەوە باوکم شایەتی حاڵ بوو یەکێکی تر کرێکارێکی ترمانە سا لێرە نییە ناوی دڵشاد بوو لە دەروی وڵاتە زۆر عجایب و بەلامانەوە دوجار من پرسیارم لێ کردمان ئەمە چۆنە ئەمە ئێوەڵەن 87 من پازێتە بەرچاوم وتی ئەمە 87 دایکمان بۆ ڕۆژی جومعە چۆتە نوێش عفوم کە چۆتە حەمام لە حەمام لە جادی ساموکەران بەرەو مزگەوتی گەورە کە چۆ بەدەستنی دەست نوێژوانێ نوێشکان نەگەیشتە لە سەری ساموکەران لای پشتی بلای بەردەمی مزگەوتەکە لێ بە پاشەی تۆپ شەید بووە یعنی ساڵی 87 بۆ ساڵی 96 شتێکی نامۆ بوو دوجاریش ئێمە قوڕ ڕوشتمان گرتوانێ و شوێنەکەیمان چاکردەوە و خۆیمان لێ کردوانێ یعنیەوە کە شتێکە بەڕاستی نامۆ نەبوو بەلامە چونکە خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ شەید نامرێ شەید زیندوو و هەر دەمیش ئەمانە زین و نەمڕۆحانە من لە خزمەتی بەڕێستا مامەستاجان بەڕێزی
إن كل شيء خلقناه بقدر هەموو شتێکمان بە ئەندازە دروست کردووە هیچ شتێک هەڕەمەکی نییە ئێستا هاتنی ئێمە بۆ ئەم پارکە و تەسویرکردنی بەشێک لەم بەرنامەیە لێرە هیچی ڕێکەوت نییە قەدەرێک لە پشتیەوە هەیە هیچ شتێک بەڕێکەوت ئەنجام نادرێت چونکە ژیانی ئینسان هەمووی مقەدەرە و هەمووی ئەندازەی گیراوە ئینسان بە قوڵایی زەمانەکانە ڕەچەڵەکێکی قوڵی هەیە کە لە ڕۆحەوە دەست پێکات بە هەموو شوێن و کاتەکانی شاڕۆشتووەکە ژیانی ئینسان بەرپاکات لەبەرەوە ئازیزانم ئێمە باسی شتێکی زۆر زۆر وەکلیلێکی زۆر گەورە ئەکەین کە بسم الله الرحمن الرحیمە کاتێ بسم الله ئەکەین لەگەڵ هەموو مەخلووقاتێک کە ئەم ناوی خوایە ئەهێنێت دەست پێەکەین لەگەڵ هەموو مەخلووقاتێک ئەکەوینە یەک کاروانی زۆر دوور و درێژ ئەو درەختی کە لێرەی بینن ئەو شتانی کە لێرەیە هەیە هەمویان بە جۆرێک لە جۆرەکان ناوی خوا بن و زیکری خواکەن بەو جۆری کە شیاوی خۆیانە بۆیە خوای گەورەش مەرحەمەت و میهرەبانی خۆیان نێرێتە سەریان و دەستەکانیان پڕەکە لە میوە لە وەرزی خۆیان وە کاتێک هەر کەسێ هەر شتێکی بوێت بەو جۆرە پڕیەکە لەو نیعمەتانەی کە داوای کردووە بە مەرجێک پەروەردگاری ناسی بێت و بسم الله الرحمن الرحیمی کردبێت طبعا من ئەمایەتە زۆر جار کە باس ئەکرێ بەشێکی زیاتر ئەخرێتە ڕوو باس ئەکرێ ئەوش بریتە لە کەلیمە ئیقرا کە دینی ئیسلام یەکەم شت بەوە دەست پێوە لەگەڵ بەڵام لێرە شایەت یایە بەشی دووهەمی کە زۆر گرنگە ئەویش ئەوەتانیە کە صیفەتی ئەبەدی و خولود تایبەتە بەخوای پەروەردگارۆ ئەبێ ئینسانی مسلمان تعلقی دڵی وعمل و قول و فعلی بە ڕەب بۆ بێت پەروەردگاری هەموو دنیا ڕەب العالەمین بۆیە لێرەوە ئەبێ هەموو ئیشێکمان يبدأ ببسم الله اقرأ باسم ربك الذي خلق پیغمبر خدا صلی الله علیه و سلم فرمودێک كل أمر ذي بال لم يذكر فيه اسم الله فهو أبتر فهو أقطع فهو أزم كعلماء دیگە عالم حديث ضعيفة بەڵام بە ڕێگاکانی گەشتۆتە پلەی حەسەن وەکو علەمای حەدیث ئەفەرمون کەوا بۆ علەما ئەفەرمێت هیچ ئیشێک نییە گەورە بێ یا بچووک ئینسان هەیە بەرەکەتی تێک پێ بێت بە بسم اللهی دەست پێ بکات بتەوێ بە شەریعەت بگۆڕی خەڵکێک بت بپەرسێ و خەڵکێک دار بپەرسێ و خەڵکێک خورما بپەرسێ برسی بەبی خوا و خەڵکێک دار بپەرسێ سەرمای بێت خۆی پێگەرم کات و خەڵکی تاغوتێ بپرسێ بمرێت بتەوێ گۆڕانکاری لە نەفسی خۆتا ڕووبدا گۆڕانکاری لە عایلەتە و لە شارت لە کۆمەلگا و خەڵکی لە شرکەوە بۆ تەوحید لە کوفرۆ بۆ ئیمانبەری بەبێ بسم اللهی ناکرێت کاک حاجیان ئێمە هەموو شتێکمانە بێ بە ناوی خواوە بێت بە ناوی بسم الله الرحمن الرحیم چەندێ بیر دەکەوێتەوە لە ژیانی ڕۆژانە تا بڵێن هەڵەسی دانیشینانە خۆیت والله تر مەشغەڵەتی دنیا ئەمڕۆ وای لێ هاتووە لەوانەیە لە بیرشی چێتەوە ئەگنا خۆی ئەو نانە کە بسم اللهی لێنەکەی شەیتان لەگەڵ دەخوات بەرەکەتی نییە ئەو شتەکە بسم اللهی لێەکەی بەرەکەتی هەیە حتا ئاڕۆیتە ماڵت بڵێ بسم الله الرحمن الرحیم شەیتان ناوێ لێ بێتە ئەو مەجلیسە بەبێ شێو ئەڕواتە دەرەوە ئەڵێ ئەمە جێی من نییە کە بێ بسم اللهی کرد ئیتر معنایەوەی شەیتان لەگەڵ هاودەوری نییە و هاوڕەفێق نییە ئەسکانە خۆش بێ ئەگەر بەسەر هاتێ شتێکە لەلا بێت دەربارەی بسم الله الرحمن الرحیم ئەگەر هیچێکتان لاتان بێت بسم الله الرحمن الرحیم ناوی خۆمان لە محەلەبیدا مەگەر جاری واهیشە لە یادمانە چێت جنابەت بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە هەموو کاتێمە کە لە ڕێگە ئاڕۆین ئەبێ ئاگامە لە خۆمان بێ ئیشاڵڵا هەر بسمیلایەکەین و بۆ دەرە بڕۆن بۆ ژوورۆ بڕۆن گەورەترین شت بسم الله وداوێ بەسەر هاتێک کە بەسەر ناتۆ کە لە پێشا دوعا و کردبێ شتێکی کردبێت بسم الله و کردبێ خوا ڕزگاری کردبی بیرە بێت ئای کاتێک ماڵمان لە مامەیرە بوو ساڵان لەمە پێش کرێشی بووم لە هۆدەیەکا بووم ئیدر وتیان کە ئەچیتە مزگە و نوێژەکەی بە جەماعەت سەرخە سەر عەرزەکە پاڕێرەوە کە لەوانە سوبحان ڕەبی الئەعلا لەو کاتیا پاڕێرەوە ئیتمی لەو کاتیا زۆر پاڕام و کرێشی بووم نەبوو بووم چی لە خوای گەورە بەزیابێتم خوای بۆ خاتی گەورەی خۆت لەم ساڵەتی ڕزگارم بکەیت و هۆدەیە شوێنم بەنسیب بکەیت کە پشمە ناوی و کرێشی نەبم
لە خوای گەورە بەزیابێت هەر ڕێک و پێک ئاوە دوعام کرد سەر مەخسە عەرز لە خوای گەورە بەزیابێت خوا خانوویەکی پیام ئیسۆم تێ لە خوای گەورە بەزیابێت تۆ شتێکمان بۆ بگەڕۆ لەسەری قوربانێ مە هەموو ئیشێکەکەین بسمیلایی لێکەین نوێژەکەین دانیشین هەڵەچین هەموو شێ بێ بسمیلایی ڕەحمانی ڕەحیمی لێکەین لە نوێژە لە دانیشتنا لە هەڵسانە لە نان خواردن لە قورئان خوێندن لە هەموو شتێ بێ بسمیلایی بکەین ئێمە قورئان نازانین ئەرە وەڵا خۆمەواری بەس بسمیلا دایمە بێ لە خەیاڵمان بێ ئەگەر خوا بۆمان ڕێخا بسمیلا گەورەیە دەرگای بەهەشت بە بسمیلا کراوەتەوە بسم الله الرحمن الرحیم بسمیلا زۆر گەورەیە لە ماڵە کە دەست بەی بۆ نان دەست بەی بۆ شتێکی پاک لە ماڵە ئەبێ بسم الله الرحمن چوویتە ژوورەوە بسمیلایی کەی سەڵاوکەی لە عایلەیشی ماڵ و مناڵیشی شتێکی ئاشتیە لە ماڵە کە کوڕەکەی دانیشە و بووکەکەی دانیشە سەڵاویان لێکەی پیان خۆشە ناوی خوار گرانە بێ ناوی باخەوانی لێرە بەڵێ هەستەکەی ئەم دار و درەختانش بیسمیلاکەن بە زمانی حاڵی خۆیان ئەو گەشەکەیان بەڵێ ئێمەشەوە حرەسیاتەکەین و ئەو خزمەتی ئەو خەڵکاکەین و کە ئیشەکەی بسمیلاکەین ئارە وەڵا بسمیلاکەین هەموو ناوی خوایەنی چۆن نەموویە هەرێ بسمیلا ضرورە لە هەموو شتێکانی تۆ لە بڵین ڕۆژانە لە ساعت 8 ئیشەکانە دەبێت بسمیلای لێ بکەیت چونکە ئەگەر بسمیلای لێ نەکەی ینی سەرکەوتوو نابی ینی بسمیلا شتێکی پیرۆزە و ینی ئەو پارێزە لە زۆر شت بڵێ قوربانیاڵە بەیانی پێش هەموو شتێک هەڵسامێت بە ناوی خوا بسم الله الرحمن الرحیم بکەین تاوان هەر ئیشێ بە ناوی خوا بسم الله الرحمن الرحیم لێ بکەیت چوین بۆ ئەوجی ئیشێ و داوای هەر ئیشێکمان کرد لە خوا بسم الله الرحمن الرحیم لێ بکەین بە زمانی حاڵ هەموو شتێک بسم الله الرحمن الرحیم ئەکات هەر لە دارێکەوە تا بەردێک هەتاوەکو ڕۆکێک هەتاوەکو گژوگیایەک کە چەند لاسکەکەی بچووک و ناسک و نازدارە وەختی ئێمەش لە ژیانی ڕۆژانەمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکردووە لە هەموو جوڵە و لە هەموو هەڵس و کەوتێکە بسم الله الرحمن الرحیم بکەین وەختێ لە ماڵ دەڕەشین بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله أتينا ماڵەوە بسم الله ولجنا بسم الله خرجنا وعلى الله ربنا توكلنا وقت تنانت أشيت ناو مسكوت بسم الله والسلام على رسول الله اللهم اغفر لي ذنوبي وافتح لي أبواب رحمتك كي تدروا بهمان شو بسم الله والسلام على رسول الله اللهم اغفر لي ذنوبي وافتح لي أبواب فضلك عزيزا بسم الله الرحمن الرحيم لناو سنتكاني بيغمرا صلى الله عليه وسلم لهمو شوێنەکە کە کاری خێر بێت و ئیشی خێر بێت بسم الله تایە ئەبینین وەختێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سڵحەکات ئاشتەواییەکە لەگەڵ خەڵکی مەکەیە لە سڵحی حودەیبیە بە بسم الله الرحمن الرحیم ئەو سڵحان نووسێ لە بینیانە چونکە هەموو کارێکی خێر و سڵحیش خێرێکی زۆر زۆر گەورەیە ئەگەر بسم الله تیا بوو ئەگەر ناوی خوای تیا بوو ئەگەر بە ناوی خواوە خەڵکی کۆبوونەوە و سڵحیان کرد ئینشاءالله خوا بەرەکەتی تێخات وەختی حەزرەتی سولەیمان کە نامەکان نووسێ بۆ بەڵقیس یاخود مەلەکەی سەبە وەختی حەزرەتی سولەیمان نامەکان نووسێ بۆ مەلیکەی سەبە وإنه من سليمان وإنه بسم الله الرحمن الرحيم وبسم الله دەست پێکات ئازیزانم ئەوەی زۆر گرنگە بەلای منەوە لێرەیە کە ئەم بەرنامەیە تەسویرەکەین و هاتوینە تام شوێنە مەبەستمانەوەیەکە وەختی ئینسان بە شەوە ئەخەوێت پێشەوەی خەوی لێ بکەوێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت بڵێن بسمك اللهم أموت وأحيا بەناوی تۆ خوایە ئەمرم و زیندوو شەبمەوە کە بەیانی هەڵەسم وەختێ لە خەوی شەڵەسی الحمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور سپاس بۆ خوایی کە منی زیندوو کردەوە چونکە زۆر کەس هەیە هەروانی کە ئێستا لەم گۆڕستانەیە کێلەکانیان دیارە ژمارەیەکی زۆریان لە خەوا مردون و هەڵنەساونەتەوە چۆن سپاسی خوا نەکەین لەسەر و نیعمەتە گەورەیە لەبەرەوە خۆشەویستان وەختێکیش ئینسان کاتێکە ئەخەوێت بە ئەوەی بیر بێ و بسم الله بکە چونکە ڕەنگە ڕۆژێک نەبێ کە هەڵبسێتەوە و کاتێکی نەبێ تا تایە هەڵبسێت و
هەڵسانەکەی بریتی بێت لەو گۆڕەی کە ئێستایی بینن، لەو گۆڕستانەی کە خەڵکێکی زۆری تیا ڕاکشاوە و نەیانتوانی بڵێن سواز بۆ تۆ جارێکتر ژیاینەوە لە ناو گۆڕەکانیانە هەڵەستنەوە. و ئەوانشی کاتێک کە بە هەمان شێوە کاتێ لەم گۆڕستانەیە ئەنێژرێن مادەم خۆیان توانای وتنی بسم اللهیان نییە، ناتوانن بسم الله الرحمن الرحیم بکەن، ئەبێ ئەوانەی کە دایانەهێڵنە ناو گۆڕەکان بسم اللهیان بۆ بکەن. ئیتر توانای ئەم زیکرە گەورە و ئەم دوعا و نیزا و پارانەوە گەورە و ئەم ئاەتە گەورەی سەرەتای هەموو سورەتەکانی قورئانیان نامێنێت. دوکانەکەتەکەیتەوە چی هەست پێکە؟ یەکەم شت دەسەیتە قوفڵەکە چیەکەی؟ بسم الله توكل على الله، يعني بناي خوا دەست پێکەین و ڕۆژێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆمان ئینشەڵڵا. هەموو جارە بیرتە؟ زۆربەی جار بیرمانە بەڵێ، زۆر بەیانی ئەو بسم الله ئەڵێین ئینشەڵڵا. ئەگەر ڕۆژە بیرت بچێ بسم الله بکەی لەسەر نانخواردن لەسەر دوکانەکەت، دوای ئەوە هەستەکەی بێتاقەتیەکت ڕوتیەکە کاڵی خۆزگە وڵا ئەو شتێکم بیرش و یعنی هەستەکەی بۆی طبعا ئەگەر بماوتە ئەوە دەرونیان مرتاح بێم پێی، بەڵام وەکووە کە بیر دەچەی لەسەر ناخواردن جیاوە لە دوکانە جیاک لە ناخواردن بیر بچێتەوە بسم الله وبسم الله ئەڵێ کە تەخیر بووە، ینی بیر دەچێتەوە ئەوەلی وا لە ئاخری، بەڵام بۆ دوکانەکە تازەو کە ڕۆی دوکانە کردوانە بسم اللهکە نەوت، بەڵام بێگومان بیڵێ زۆر دڵی مرتاحتر بێ. ڕۆژانەی کە بسم الله بیرەچێ هەستەکەی ڕزق کەمترە یان بەرەکەت کەمترە لای؟ وڵی بێگومان ڕزق هەر لای خۆیە، بەڵام حتمە بەوەی بسم الله کە بەرەکەت داترێ بێ، بەڵام نازانم یعنی بۆ، بەڵام هەستەکەی تۆ پێی مرتاحی، هەستەکەی ڕۆژێکی پڕ خێرە بێ بۆ تۆ، ناوەکو ئەوان لای خۆیە نازانم حتمما ڕۆژێک بڵین قاچ هەڵکەوتۆ لە شتێک یەکەم شت چیڵی ئاخری کاکەویت الله یا الله ئەرەوەڵە دەستا خۆش خزمەتتان وەسەیە. کە دوکانەکەی تۆڵی چی؟ بسم الله الرحمن الرحیم بە حول و قوتی تۆ خوای لەم ماشەڵڵا لەم دوکانی گوڵ و نیعمەتە خوایە دڵتەکرێتەوە تایەکە ئەم گوڵانە هەرچەند سەناعیش بڵێنبینی، بەڵام هەستە با بۆ چ شتێک یعنی کەیانی؟ وەڵاهی دایمەنەوانەی کە لە ناو گوڵان سناعی بێ شتێک بێ خۆشترە وەک لەوەی لە شوێنێکا بی کە ڕوتەن و هیچی تیانە بێ. ئەزەنم وەذەللناها لەکم، ئەبینین هەندێک شت خوای گەورە مسەخەری کردووە بۆ ئەوەی کە ئێمە ئیسفادەی لێ بکەین. ئەبین فیلێکی گەورە خوا مسەخەرێکە کە ئینسان ئیسفادەی لێ بکە، حوشترێکی گەورە، بەڵام دوو پشتێک مارێک مسەخەر نەبووە زیانمان پێکەێنێت. وەذەللناها لەکم، خوای گەورە عەتا و منعیشی هەیە، یعنی شتێک ئەبەخشێت لە شتێکی ترە منعیەکات. ئەزەنم جاری وا هەیە عەتای هەیە بەوەی کەوە وەسائلیش ناخاتە کار ئەبەخشێت، ئەو خوایە کە هەموو شتێکی بەدەستە. ئەبین حەزرەتی مەریەم بەبێ ئەوەی کە مێردی هەبێ مناڵیە بێت بە ئەمری خوای گەورە بە کون فەیەکون، بەڵام جاری وا هەیە ژن و پیاوێکیش بە درێژایی ژیانیان خوای گەورە هیچیان پێ نابەخشێت، کە لێرەیە منع یاخود مانع ئەبێتە هۆی ئەوەی کەواتە هەموو شتێک بەدەست خۆیەتی و بەس بە ناوی ئەوە هەموو ئیشەکان بکەین. خۆشەویستانم ئەبینین جاری وا هەیە خوا شتێک ئەبەخشێ بە گیانەوەرێک نایبەخشێ بەم مەخلوقە گەورەی خۆی کە ئینسانە. بۆ نمونە لە ڕووداوەکەی تسۆنامیە ئەو فەیزان و ئەو زریانە گەورەیە ڕوودات. لەم زریانە دەیەک لەو منتیقەیە لە زانیان بەوەی کەوا زریانەکە ڕوویاوە 20 دقە پێشەوە ڕایان کرد و هەڵهاتن، بەهۆی چی؟ بەهۆی کە گوێدرێژەکانیان 20 دقە پێش ئەوە ڕۆشتن، ئەمانیش چاوێن لە گوێدرێژەکانیان کرد و دوای ئەوان کەوتن ڕزگاریان بوو. کەواتە لە کاتێکە کە ئینسان سەید المەخلوقاتە خوای گەورە ئەو نیعمەتەی پێ نەبەخشیوە کە شتێک بزانێ لە کاتێکا گیاندارێک پێزانێن، کەواتە هەر خوا شتەکانە بەخشێت و هەر خواش لێمانی وەرەگرێتەوە. لەبەرەوە سواسی خوای گەورەکەین لەسەر هەموو نیعمەتەکانی و ناوی خوای شەبەین لە هەموو نیعمەتەکانی و سەرەتا و کۆتایی و ناوەڕاستی هەموو نیعمەتەکانیە. بسم الله سەرەتای هەموو کارێکی خێر و گرنگە، بۆیە ئێمەش بە بسم الله دەست پێکەین. ئەم وشە پاراوە پیرۆزە هەروەک دروشمی ئیسلامە، لە هەمان کاتا زیکر و ویردی هەموو بوونەوەرانیشە بە زمانی حاڵیان. وتەی بسم الله گەنجینەیەکی گەورەی وایە کە هەژاری و بێدەسەڵاتی مرۆڤ بە میهرەبانیەکی گەورە و دەسەڵاتێکی هێندە نەبراو و بێکۆتاییەوە پەیوەستەکە کە جڵەوی بوونەوەرانی هەر لە گەردیلەکانەوە
تا گەلەستێرەکان لەدەستایە بە شێوەیەک کە ئەو هەژاری و بێدەسەڵاتیە مرۆڤ دەگەینێتە پلەیەک کە دەبن بە تکاکار و نیزا و پاڕانەوەیان لە دەرگانی خواوەندی بەدەسەڵات و میهرەبان و شکۆمەندا گیرا دەکات. با کارەکانمان بە ناوی خواوە بێت، بەخشینمان بە ناوی خواوە بێت، وەرگرتنمان بە ناوی خواوە بێت، هەروەها بە ناوی خواوە دەستی لە خوا بێ ئاگایان بگێڕینە دواوە و لیان وەرنەگرین کاتێک کە بە ناوی خواوەشتان نابەخشن. ڕۆژێک لە ڕۆژان هەر یەکێک لە ئێمە هەموو کەسێک هەر کەسە لە شاری خۆی و لە شوێنی خۆی بە دارەمەیت بێت یاخود بە سیارە بێت ئەهێنرێتە ئەم گۆڕستانانە و بەم ڕێگەیە کە ئێستا ئێمە لە گردی سەیوانین ئەهێنرێتە ناو ئەم گۆڕەوە یاخود ئەم گۆڕستانەوە. لەبەرەوە بە ئێستا لە ژیانای ئەوەی ئێستا ئەمان بینێت خۆی لە ژیانایە و ئەتوانێ شتێ بکا کە لێرە چارەسەری گرفتە هەرە گەورەکەی مەسیری ئینسان کە بریتێلەوەی کە لە حیاتی بەرزەخ و ڕۆژی قیامەتا چی بەدەستێ و چی ئەکات ئێستا ئەتوانن ئەو مەسیری خۆتان دیاری بکەن، چونکە هیچ کەس لە ئێمە بە زۆر کردەوەی خراپ و کردەوەی چاکی پێ ناکرێت، بەڵکو هەمومان اختیارمان لەدەسایە و ئێستا ئەتوانن بە زیکری خوا و بە یادی خوا و بە تاعەتی خوا و بەناوبردنی خوا هەموو ژیانتان بڕازێنەوە.